هەزاران ساڵە بەرانان پشتێنەی پارێزەری ئەم جوگرافیا بەرفراوانەیە کە لە ئێسادا سلێمانی تێدا جێگیرە، هەر لە بەرانی مێژوەوە لەگەڵ شێوەگرتنی گۆی زەویدا. ئەم زنجیرە شاخە چاوە چاوێتی لەگەڵ ئازمەڕ و گۆیژەدا و ئەهدیان کردووە ئێشگری خاچی میزاجی عەمبەر و بەردی خەراجی گەوهەری سلێمانی بن. لەگەڵ ناوێنانی بەراناندا ڕاستەوخۆ خەیاڵ پەلکێشت دەکات بۆ ساتەوەختی تۆماری داستان و گیانفیدایی پێشمەرگە و زەبەروەشاندن لە کەللەی ڕژێمە فاشیست و داگیرکەرەکانی عێراق، بە درێژایی مێژووی هاوچەرخی کورد. دەیەکانی ئەم بنارە شادی دەیان داستانی بێوێنن لە شۆڕشەکانی کووردە، هەردێک بە مانجبگری شانازی سەروەریەکی مێژووی بە بەرگدا بڕاوە. لەنجاوە جێ ئامانجی ئەڵقەی ئەم جارەی دێبەدێ و دەمانەوێ ئێمە و ئێوەش ئاشنابین بە مێژووی ئەو دێە. وەرێ جەرگمێ هەڵەدێڕێ مزانێکی ملا دڕدایە هەیەمووی غەم و حەسراتە منێ لە دووری لەیلایە. گەشتی بارەی ئەم جارەی دێبەدێ دەبینە بناری ئەو چیا خۆڕاگر و چەسپا و نەلەرزیوەی نزیک سلێمانی. لە دەستپێکی گەشتەکەماندا هەتا وەک تۆپێکی ئاڵتونی خۆی نمایش دەکرد و پرشنگ و گەرمی خۆی تاودەدا بەسەر سروشتی دڵگیری ناوچەکەدا. منێ ڕەشی ئەسمەر بۆ دمردم ناسکە دڵبەر گیان لەسەر باڵای تۆیە و من لە دنیا بوومە دەربەدەر ئەرێ دەربەدەر. وەرێ جەرگمێ هەڵەدێڕێ بەدایابان و کوژتاری چەنەیە جێژوانێم لەگەڵ کرد بەرپیان ژێرە و دووداری. پرشنگی ئاڵتونی خۆر بەسەر بناری شاخی بەرانانە باڵی کێشاوە. لەم بەهارەدا و لەم دیمەنە سەوزە جوانەدا ئەم بنارە زیاتر قەشەنگ بووە. مێژووی لەنجاوە گرنگی خۆی هەیە، چونکە ئەم دەیە لە مێژوودا لە شۆڕشە یەک لە دوایەکانی کووردا دەور و کاریگەری خۆیە بووە. لەگەڵ چەندین کەسایەتی لەوێ گفتوگۆ ئەکەین. دێبەدێ ئەچێتە ئەم دەی لەنجاوایە. دەبایە گیانەمێ ڕزگار بێ سەرۆوە ژەری ڕاخاری من هەرەیە پڕم بەرێ دوودار بێ. هاوتا لەگەڵ کەشی باراناوی و تەڕ و بڕی ئەم ساڵ و سەرکەشی لە ڕادا بەدەری گژوجیای سەوزی سەرەتای ئەم بەهارەدا هارمۆنیەتێکی یەکجگار ناوازەیان نەخشاند بوو.
ئەم جارە قسە و گفتوگۆکانمان لەسەر دەی لەنجاوا و هۆزی منمی دەبێت ئەو وەزەی کە وەک پیا و ماقوڵان و ڕیشسپیەکانیان دەڵێن تا ئێستا خیانەت لە هەکبەیاندا نەبووە مەبەستیشیان لە خیانەتەوەیە قەت دژی کورد و شۆڕشەکانی نەوەستاونەتەوە لە باشووری کوردستاندا هۆزی منمی خاوەنی چەندین شەیدا کە لە شۆڕشەکانی کووردا گیانیان لە پێناو ئازادی و سربەخۆیی کوردستاندا بەخت کردووە. منمی هۆزێکی نیمچە گەورەیە و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوونەتە ناوچەی سلێمانی دواتر دابەشبوون بەسەر ناوچەکانی سلێمانی و کۆیە و گەرمیان و کەرکووک و چەند ناوچەیەکی تر دەگوترێ بەشێک لە منمیەکان لە شاری بەغدادی پایتەختیشدا جێگیر بوون لە باشووری کوردستاندا زیاتر لە 20 دێ بەدەست منمیەکانەوەی و بە تەواوەتی منمین جگەلەوەش بەشێکیان دابەش بوون بەسەر هەندێک دەیتری هۆزەکانی دیدا و بە یەکەوە دەژین. دێبەدێ ئەم جارە لە دێکی سەرەکی هۆزی منمیە ئەو دێی کە خاوەنەکەی خوالێ خۆش بوو حاجی مستەفای حەمەی شاکەی منمیە لە ساڵی 1963 دەسەڵاتی ئەوسای عێراق زیاتر لە 24,000 دیناری عێراقی بەم زاتە ئەدەن تا لە دژی شۆڕشی ئەوسای کورد بوەستێتەوە بەڵام لەو زەمانەدا ئەو کەڵەپیاوەی منمی ئەوە ڕەت دەکاتەوە و بە خیانەتی دەزانێت دەڵێت بەندە شەرەفی کورد بەو پارە نافرۆشم بۆیە منمیەکان ئێستا هەمویان شانازی بەو پیاوە دەکەن. دێی لەنجاوا دەکەوێتە باشووری خۆرئاوای شاری سێمانی بە دووری 15 کیلۆمەتر و دێی باڕۆیی گەورە لە باشووریەوەیە و هاوسنورە لەگەڵ دێی کانی سەفەر دێی داربەڕوش لە ڕۆژهەڵاتیەوە هاوکات دێکانی کانی بەردینە و قازان دەکەونە ڕۆژ ئاوایەوە. ئەگەرچی مێژووی لەنجاوا زۆر دیار نییە بەڵام وەک دەڵێن 4 پشتیان لەم دێدا بڕاوەتەوە دەشگوترێ لە سەردەمی دەوڵەتی عوسمانی و هێرش و پەلامارەکانیان بۆ سەر ئەم ناوچەیە چەندین جار لە ڕێی ئاسمان و زەمینەوە بۆردومانی دێی لەنجاوا کراوە.
لبرجدا ودرخام لتاوي هنا حو عاصمة الصوتام أمان 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 ئێمەی ستافی دێبەدێ بۆ یەکەمین جارە دەبینین لە نزیک شاری سێمانی دەیەک تا ئێستا موڵکی خۆی نەفرۆشت بێت دەیەکە تەنها یەک مەتر تەلبەندی تێدا نییە فایقی حاجی مستەفای لەنجاوە دەڵێت تا من بمێنم ڕێگە نادەم هیچ زەویەک لێرە بفرۆشتێت چونکە وەک ئەووتی ئەگەر زەویەکانمان بفرۆشین ئیتر بوونی ئێمە چمانایەکی دەبێت لێرە چۆن دەتوانین ڕەسەنایەتی و خاوەنددارەتی خۆمان بسەلمێنین فایقی حاجی مستەفا پیاوێکی جوانخاس و سوار چاچێکی باشە پیاوێک لە قسە و گفتوگۆدا زۆر شارەزایە ئەو بەشێکی زۆری ئەو کێشانەی لە ناو وەزەکەی خۆی و ناوچەکە ڕوویداوە توانیوەتی چارەسەری بکات هەمیشە هەوڵی ئەوەی داوە ئاشتەوایی لە نێو دانیشتوانی ناوچەکەدا بەرقەرار بکات بۆیە زۆربەی کات ماڵەکەی جمەی دێت لە خەڵکی دەی لەنجاواز موڵکی خۆیانە و وەک خۆیان دەڵێن چەند پشتێکیان لێرە بڕاوەتەوە فایقی حاجی مستەفا ناوێک لە ناو کۆی هۆزەکانی باشووری کوردستاندا دیارە و پیاوی سوڵح و کۆکەرەوەی خزم و دۆستانێتی ئەو پیاوەماقوڵی ناو هۆزی منمیە و ڕێزی گەورەی هەیە لە ناو منمی و هۆزەکانی دیکەدا پێشەوەی گفتوگۆ بکەم لەگەڵ فایقی حاجی مستەفادا ئەوتی ئێمە بەشداری گرنگمان لە بەرەنگاربوونەوەی دوژمناندا هەبووە ئەو لە ماڵەکەی خۆی لە لەنجاوە سەماوەرێکی کۆنی نیشانداین کە لە زۆر قەدیمەوە لە زەمەنی شێخ مەحموودەوە خزمەت دەکات دەژڵێت خزمەتێکی باشی ئەوسای پێشمەرگەیان کردووە وتیشی هەر لە بەیانیەوە تاک و درەنگانی شەو ئەم سەماوەرە کاری کردو و چای بۆ پێشمەرگە پێ ئامادە کراوە سەرنجماندا وێنەی باوکی و کاکە ڕزای برای بە دیواری ژوورەکەیەوە بوو کاکە ڕزای برای لە دوای ڕزگاربوونی کەرکووک لە ساڵی 1991 لە هێرشێکی ئەوسای سوپای عێراق لەگەڵ پۆلێک لە کەسوکاری لە نزیک قەرەهەنجیر شەید دەبن دواتر لەگەڵ دوو پیاوی ئامۆزای کاکفایقدا لە ناو ئاوایی کەوتمە قسە و باس من تا مەزرۆی زۆر شتم لە مێژووی منمی و دەی لەنجاوە با بە یەکەوە بین من پرسیال لە کاکفایق دەکەم و ئێوەش گوێڕادێرن بۆ باس و خواسەکەمان بەخێربی سەرچاوم زۆر سپاستانەکەم کە با بەسەرتان کردنیت و کەناڵەکەتان و جەنابدان عەزیێتان کێشا و زۆر پێخۆشحاڵین کەوا عەزیێتان کێشا و بەسەرتان کردنیتەوە بەخێر بێنێ ئەکری وشەی لەنجاوە بزانم چییە؟ وەڵایی لەنجاوە بۆ ناو لەنجاوەکە نافەرموویت وەک بیستوم و ئەزانم دوو لەنجاوە هەیە یەکیان لە ئێران یەکیان لێری بەڵام چەنها کەس پرسیاری لێگەم ئەبێ معنای لەنجە معنی چی بێت ئیتری بەعزێک کەس دەڵێم ڕەنگە زەلامی دیاوێ بە لەنجە ڕۆیشت بێ ڕەنگە خۆ دەزای خۆنەوە تقریبا شوبێتە ناوێت لەو ناوەنە باسیی منمین بۆکە عشرەتی منمی چێن لە چۆ هاتوون چۆنن چۆن کە منمیتیایە شوێن بەڵەفەرم قوربانیان وەک بیستومانە جارێک چە پیاوەکە بوو ئەلم یەک دو ساڵا قسەی بۆ کردم ئەیوو نەنکی وتێتی منمی 12 برا بوون ئەم 12 برا کە لە ئێران و هاتوون هەر 12 نهاتون چواریان لە ئێران ماوەتەوە بە خێکەی تریشان هاتوون بۆیرە بازێکیان ڕۆیشتون بۆ لای بادینان و بازێکیان هاتوونەتە ئەم مەتیقانە بڵاویان کردو
لە ئەسڵا وەک بیستومانە زۆربەی زۆری عەشایرەکان لە ئێران هاتوون. کاک منمی ئەوەی کە من بزانم وەکو چەند تیرەیەک بن وایە ئەیتەمان هەموو عەشەتەکان وایە وەکو مەسە چۆن جاف بەڵێ بەڵێ منمیش چین ئەوە تیرانە وەڵا قوربانگیان ئەیستا مەسەلە تایەتی گاخۆریە تایەتی منمی ئەو چییە ئەو چی جەماعەت ئێمە و بنەماڵی ئێمە عرض دەکەم ئیتر ئەنواع وشکال تایەتی ڕامەشایی و تایەتی مەسەلەن ئەنواع وشکالی تایە وازام لە کۆی و ئەو ناوەش بەڵێ لە کۆیش هەیە قوربانگیان لە زۆر شوێنەیە کوڕمان لای دووس خوڕمات و هەیە لە کۆی هەیە لەوە هەولێر هەیە سلێمانە چەند دێتان هەیە لێرە وەڵا قوربانگیان ئەوە باڕوویە و ئەم داربەڕووە و عەرز دەکەم لەنجاوایە و عەرز دەکەم باڕوویە کۆنە و وەرمزیارە و کەریم قاور لەوێ بۆ یەکێ بۆ لە ڕیسپیا و پیامەقوڵەکان و خوێخەحمە یەکێ بۆ هەر لە برا گەورەکانی منمی و عەرزی بە خزمەت دەکەم لە کێ لە سپی هەمان بۆ حاجی شەریف یەکێ بۆ لە برا گەورەکان و عەرز دەکەم لە کەنەکەوە حاجی وڵقاری شەهیدمانە بوو هەر یەکێ بۆ لە ڕیس و برا گەورەکان و لە دارتوو مام حاجی حارز بوو تەمان ڕیشتپی و پیامەقوڵ بوو لە کانیزنا ئەحمە حاجی عارف بوو ئیتر ئەمانە هەمووی مەتەلە ئەگەر گشتیشی منمینەوە بێ ئەمانە گشتی منمین بەڵام جێهات تریشێ هەنێ منمی تایوەنێ قەومێتری تایە ئەمانە لەنجاوەکەی دروست بووە چۆن دروست وەڵی لەنجاوی دروست کردووە لە قال و بەلاوەکەیمە بیستومانە ئەم 4-5 پشتەمان کە لێرا بڕاوەتەوە هەر لەنجاو بووە لەنجاو بووە لەنجاوە دی قەدیمە عەرزم نەکردی لە قەدیمە ئیسا ئەغڵب دێگان ناوەکانیان تورکیە لەنجاوژێ کێک بۆ لەو کەسانی کە تورک مەتە لە ناوینەوە ئیتر لە تاریخە نازانام لە کێکۆ بوو ئاوە بۆ تۆ بەس تاریخە و تاریخی نازانە مەسەلە قەدیمە شانازی پێوە گەنجکل لە قال و بەلاوە لە بنەماڵ ئێمە خیانەتمان نەکرد و بە تایبەتی منمیش نەیکردووە مستەشاری نەبوو خاینی نەبووەمانە نازانم مناڵێک لەبەر وەرەقەیە تەشە بوسییان کردبە بەیەکی ئەینا وەک هین شکل لەخوا بە زیاب ئەوانەمانەوە خیانەتمان لەم خاک وڵات وەتە نەکرد بەتایبەتی بنەماڵی حاجی مسەفەر ئەرە وڵا بە تایبەتی بنەوەڵی حاجی مسەفەر لە 63 جێیش هات هەنێ لە چەند ڕەزانی گرت دوای جێیشەکە هاتە بەردەم کانیجنە ئەو تە بارودخانە نەبوو جێیشەکە سووری بوو جێش سووریا بواتەوە ئەرزی بە خزمەت دەکەم بازێ لە ئەزایی چۆنە من یەک شتوبا لە پێش و پێ بڵێم نە لە زت کەس قسە ئەەکەین نە کەسیش بە زت خۆمان نەزانین نەخۆشمان بە زت کەس دەزانین ئەوەی ئێمە ئەمە مێژووە عەرزی بە خزمەت دەکەم بازێ کەس لە عەشایرەکان هەنێ چەپرە کوشت و ئەمانەیان تەسلیم کرد چونکە جێشەکە هجومی ئاورد ئەمانە هاتنە لای باوکم لەبەر ئەوەی باوکم مڵکی هەبوو ئەو وەختە ئەوەی مڵکی نەبووە نایانەکە بە مەتەل بڵێن فرسان و ڕئیس فرسان ئەمان ئەمە زەمان سەلام عارفە عەرزت دەکەم لەو وەختە ئەوانەی کە تۆ زیاوە ناسراوەمانە بوون حەزیان نەگام شۆی شارکەن لەبەر ئیخبارەوەمان یەکێ لەو کەسانە باوکمان شۆی شارینەکە فەرساگە لە سلێمانی و هات قسەکانی بۆ هاورد و ئەچووە بۆ قسەکەی بردو بۆ شوێنی خۆی لە منمیە ناردیان لای باوکم مڵکی هەبوو دیەکەین خۆی وتیان 24,000 دینار وەربگرە وەک هەدی خۆ ئەوە خوا ئاگای لێتی ئیسەش بەردەکە مەوجود حەزەکەی دوای چین تەفسیر بەردەکەش لەبان ئەو بەردە دانیشت بوو کابرای فەرساات بوو قسەکانی بۆ گێڕاوتیانە 24,000 دینار وەربگرێ بۆ خۆی و یان کوڕێکیان برایەکی ڕێیجاش بێ ئەمان بە تاریش ئەو بێنێ لای عەبدوڕەحمان عارف نەک سەلام عارف ئەسەلام عارف ڕێی جمهور بوو عەبدوڕعارف ڕنۆبینی نای بوو مایبی بە تاریش ئەو بێنێ لای ئەو خوا ئاگای لێتی هەموو قسەیەک ڕاست و درۆگەی ڕۆژێکە بێ خوا پێ بگەڕێتەوە فرمێز بەسەر ڕوومەتی هاتە خوارەوە کە کابرا قسەکانی بۆ کرد کە قسەکانی تەواو گوتی مشەرەف کورد بە پارە نەفرۆش 24,000 دینار 63 بە قوربان ئەو خوایە ئەو مەدرسەم کەتیا گەورە بوو وەرە ئینتیقام نەکەی بۆ ئەوە وتی من مچەی هەمەی شاگەم پێڵێن شەرەف کورد بە پارە نافرۆژم ئەگەر لێم قەوما فەرەنجی و ڕبێ جۆم بەسە ئەوە شەهادە نییە بەخوا چوومەتە لای کاک مەسعود خۆ کاک مەسعود سەرۆکمە چاومە گەورەمە هەموو شتێکمە بەڵام قەسەم بەخوا چونکە ئەو ئاوە پاکەی بۆ جێشتین شەر مەعزەڵام لێ نەکردەوە هەر هەمووشیم پێوتوو تێگەیشتی ئێستا مەسەلەکە عومەر سەیعەلی باوکی چەندەها جار لەگەڵ بابە عەلی شێخ مەحمووە لەگەڵ شێخ ڕۆف شێخ مەحمووە چەندەها جار هاتووەتە خۆمە ئیمڕۆ کاک عومەر ناناسین ئێمە باوکیمان ناسیم هاتووەتە لەنجاوە لەگەڵ شێخ مەحمووە لەگەڵ ئەوە شوێنەکان شێخ مەحموویتیان لەبان ئەو گردەیە قەسەم بەخوا زانم ئیستاگەی لەبان کۆشی دای نابوون چاگەیەکە بەدەم و ئێمە دوو برابووین خوشکمان نەبوو
چاکێکە بەدەمەوە ئیسەی لە دووسێ قسەی لێ پرسیمان لە بیرمە وتی خوشکێ وتم نەوەڵە تیجا مەگەر باوکە بە پارەژنە بۆ بێنێ ئەوەختە خوشگوزی نەبواژینە ئەرە بەخوا قسەی دەم نەفس خۆێتی لەبان کۆشی دای نابوو چاکێکە بەدەمە شێ مەحموود یەک عادەتیە بوو کاک عەبدوڕەحمان ئەوە نەبوو بە مواجب چیتە لای کە هات دانیش لە هەر شوێنێکا بووە ئیتر ڕیز ئەشاعر بووە فەقیر بووە شوان بووە مەسەلەن ئافرەت بووە چیە بووە کەسی نێگەڕەوە چوو زیارەتێ کرد و دەستی ماچە کرد و کەسی دەرنەکرد و لەگەڵ هەموو کەسیشە قسەیەک هەتا باوکم پێی وتی قوربانگیانی پیسەکەن و ڕایوتی تۆ عەلاقەی ئەمانە نیەمانە ئەولا خۆ من هەتا بە باوکمی وت کە پێش نەخۆشیەکەی وتی ئەچم بوو بەغا تۆزێ نەخۆش بوو ئیتر بەداخۆ ئەل لەو نەخۆشیە مەتەلە لێ وەفاتی کرد وتی بە هەرچوانە بم لای خۆم مەدرسەیان بۆکەم و یان خەمە مەکتەب و لێوانە لای خۆمینیان ئارەوەڵە باسی لەنجاوان بۆکە لە خزمەتکردنی شۆڕش وەڵا لە خزمەتکردنی شۆڕش ئیسە خۆر زۆر کەس ئەمە ئەبینێت لەوانەیە زۆر کەسیش بەڕاستی نەزانێ بەڵام لە تاسوڵجۆ تاک لە زەردە ئەگەر یەک پیاوەی بەقا حاج مستەفا شۆڕشی بەخێو کرد بێ یەک تفکەرە ناوچەوم بەخوا تیان نەبوو نەبەخوا مەگەر شێخڕە و فەنجیرە بەقە شۆڕشی بەخێو کردی شانازیەکتان پێ بڕاوە لە شۆڕشی کوردە نەوەڵا شانازیەکەمان یەکستە ئێمە کاک عەبدوڕەحمان کوردین ئەبێ هەر هەمووی برای یەک بێت وانە چونکە بڵێ بوو یەکەم ئیسلامین دوومین کوردین سێمین لێ خاگوڵاتێکە ئەژین تێگەیشتی لەو خوایە بەجیا بێت ئەو ڕۆژەی کە دیەکەیان ڕوخانی هەوڵ ڕۆژ هاوین هەشتا و هەشت بوو وەک مواجیر کردینیانە ئەو دەشتە یاخوا جوولەکەش ئەو ڕۆژە نەبینی وەک مواجیر کردینیانە ئەو دەشتە جوان جواندیەکەیان بە بەرچاومان تەخت کرد بە شۆفڵ و بە تەقین و عەرزی بە خزمەت دەکەم لەو خوایە بەجیا بێ ئیساکە ئێمە گەیشتوینەتە ئەوەی کە بە کوردی بژین کە داوای حکوومەتی ئەەکەین کە لەخوا بەجیا بێ سەحەب ئەو سەرکردانن ئیتر بە بێ فەرق و جیاوازی هەمووی ئەرزی بە خزمەت دەکەم ئەم ڕۆژەماندی یاخوا قەت ئەو ڕۆژە نەبینین تێگەشتی داوا لە هەموو کورد هەموو ئیسا مەسەلە من ئەو ستەم زۆر بەلاوە ناخۆش لە هەست کەسێکە برتی دێکەی ئێمە لانکەی شۆڕش بوو ئەی خۆت ئەویتر هین نەبووە هەموو کوردستان لانکەی شۆڕش بوو هەموو کوردستان ئەگەر لەسەر ڕێیەکە چۆڕێ ئاوی دابێ بە پێشمەرگەی هەمووی خزمەتی هەیە هەمووی حەقی خۆی هەیە ئیتر تۆ کەمتری کردە و زیاتری کردە هەمووی خۆ قسووری نەکرد هەموو کوردستان بەشدارە یاخوا بەخێر بێ سەر ئەو چاوانە قسووریشمان ببوورە ئەگەر نوقسانیەکمان نەبوو یاخوا بەخێر بێ لەنجاوە چەندین جار قوربانی داوە وە خۆیان دەڵێن قوربانیەکانمان بۆ سەرکەوتنی گەلی کورد بوو تاجی پاچی و گەورەیشمان لەسەر ناوە بەوەی نەدێکەمان و نەبنەماڵەکەمان خیانەتمان نەکردووە ئەوەشی کە کردومانە جێگەی شانازیمانە و لەگەڵ کۆی لایەنە سیاسەکانی کوردستان دۆستین و خزمەتی هەمووانمان کردووە بەبێ جیاوازی وەکو فاقی حاجی مستەفای لەنجاوتی نەکدێک و دوودێ هەموو کوردستان لانکەی شۆڕش و پێشمەرگایەتی بوون دەی لەنجاوە یەکێک لەو دیانەی جیاوازە ناوچەکانیکە قوربانیەکەی بە کۆمەڵ داوە بۆ شۆڕش بۆ تایبەتیش هۆزی منمی ئەو هۆزن وە خۆیان ئەڵێن ئێمە بە شێوەیەک بەشدار بن لە شۆڕش و کوردایەتی کەس وەکو ئێمە نییە چونکە ئێمە بە هیچ شێوەیەک خیانەتمان نەکردووە نە لە خۆمان نە لە خاکمان نە لەو شۆڕشانەی کە بۆ کورد دروست بوون زیاد کاکە ڕەزا خاوەنی چەندین شەیدە لەوانە باوکو و چەند ئامۆزایکی ئەو دەڵێت ئێمە بۆ گەل و نیشتیمان ژیاوین و لە پێناویشدا قوربانیمان داوە
ئەو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سێمانیا لەسەر لیستی پارتی و دەژڵێت لای من هیچ جیاوازیەک لە نێوان لایەنەکاندا نییە و هەمووشی بەوە دەزانێت کە خزمەت بە کوردستان دەکەن چیرۆکی شەیدبوونی باوکی و چەند بەسەراتێکی تر لەگەڵ کاکە زیاد باز دەکەین کاکە زیاد ماتاناوە لەنجاوە هەر ئاوەدان بە ئینشاڵڵا با لەوە دەست پێکەم زیاد کاکە ڕەزا وەسفێکی خۆتم بۆ کە تۆ چیت پێشەکی بەخێر بێنێ خوازەر چاو هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لەشتان ساغ بێ ئیشەکەتان ئیشێکی زۆر جوانە یەکێک لە کەم و کورتەکانی ئەم بڵێن نوقسانیەکانی میلەتی ئەمە دۆکۆمنتە جەنابیشتان بەم بەرنامە جوانە هەدیەکانی کوردستان دۆکۆمنتێکەی وای سەرکەوتنە بۆ خوازم من زیادم کوڕی شەید کاکە ڕزایی حاجی مستەفای لەنجاوە ئێستا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەنجاوە من وەکو عەبدوڕەحمان تا ڕادێک هەم مێژووی هەم کەسایەتەکان هەم خەڵکەکان بەگشتی ناسم بەڵام بینەت لەوانەیە نەزانێ لەنجاوە کێیە کوێیە چۆنە لەنجاوە پێم بڵێ کەوتوتە چۆ ئەواتە جوگرافیای لەنجاوە بۆ دیاری بکە جەناب لەنجاوە کەوتۆتە باشووری ڕۆژاوای شاری سلێمانیەوە سەر بەناحی بەکرەجۆیە کاک ڕەحمانەوەی ئەوەی پێمان کرابێ هەر لە سەردەمی شێخی نەمرەوە هەتاکو ڕۆژی ئەمڕۆ لە کوردایەتی خۆمان بۆ نازانین کە دواکەوت بێتین ئەگەر بێ لە شۆڕشی لولەوە دەست پێ بکەی لە دەربەنی بازیانەوە بەشدارین تایە هەتاوەکو ساڵی 75 و نەکسەی شۆڕش حاجی مستەفای لەنجاوە تاریخێکی هەیە ئەمە قسەی من نییە خەڵک لە شایەتەیە و لەنجاوە هەمیشە بە کوردایەتی و لە بەرەی گەل و شۆڕشا بووە ئەوەی پێمان کرابێت ئەوەی توانی بێتمان بیکەین قسووریمان لە شۆڕشا نەکردووە هەر لە پێشمەرگایەتی کردن لە ڕێخستن هەتاکو و بەخشینی خوێن چەند شەیتانەیە هەرم دێم بنەماڵەیە دە بۆ 12 شەیدی سەنگەری هەیە لە خواکوورکەوە شەیدمانەیە بە شارباژێرەوە تا کەرکووکی دڵی کوردستان پێم وایە لەم سنوورەیە و لەم منتیقەیە مەیتیاژین بۆ یەکەم جار لەنجاوا بوو کە شەیدی بە کۆمەڵی لە ڕاپەڕینی ساڵی 91 لە چیمەنداوە لە حەزەکەم بۆ تاریخ بۆ مێژۆوە بڵم باوکی خۆم پێشەوەی بڕوات زیاد لە 10 دقە باوشم پیا کرد کە ئێمان بوو کە سوکارتە چێت برات ئامۆزات منیش وەکو کوڕ دەچم خۆ باوکە تۆمەچۆ هەر لە خۆمانی شتێکی بڵین لا شعۆری نەک بڵم دڵم خەبەری یاوەخواانە خۆ شتێکە بێت پێوتم وتی زیاد بۆ خوایی کە دروستی کردوین ئەگەر من باز بێتەوە کوردستان بێتەوە تاسوجە معناوە من ئینسانێکی بێشەرەفم ئەم قسەی هەتا مردن فەخری پێواکەم باوکم لەگەڵ کۆمەڵێک کە سوکاری خۆی بەرەو کەرکووک ڕۆشتن ئەوە بوو لە قەرەنجیر لەو شەڕە گەورەیە کە ئەو ڕۆژە 73 کەس شەید بوون حوتیان لەم بنەماڵەیەوە کە سوکاری ئەمە بوون لە ناویانە باوک مامەزاکان خۆی قوربانیدان کە عەبدوڕەحمانە گەر ئینسان بەرسی بێ لە پێناوی گەل و نەتەوەکەیە گەورەترین شەرەف و شەرەفمەندیە ئەوەی ئێمە فەخری پێوەکەین خەبات و تێکۆشان و پاچیمان و خوێندان و قوربانیدانمانە بەم گەل و نەتەوەی ئەو خۆشەویستەیە کە خەڵک بۆی هەمانە ئەو ڕێزەیە کە خەڵک لێمانەگرێ ئەوە گەورەتیش هەنازێ بۆ ئێمە هەر لە جەنابی سەرۆکی هەرێم کە سەرۆکی هێستەی پارتیمان جەنابی کاک مەسعودەوە تا هەموو لایەنەکانی تریش بەعام ڕێزیە ماگرن ئەو ڕێزە پێم وایە تەنها خەبات و پاچی و خزمەت و قوربانیدانە
لەنجاوە بە فاکتەری نزیکی لە شار کەمتر ئاوەدانی پێوە دەبینرێ و ژمارەی ماڵەکانی کەمن. سنووری ئەمدەیە زیاتر لە 2000 دۆنمە نزیکەی 500 دۆنمیان دەیمیە و 40 دۆنم بەراویشانەیە. دانیشتوانی لەنجاوە دەڵێن ئەگەر حکوومەت بتوانێت پڕۆژەی ئاوی خواردنەوە و جۆگەی ئاودێریان بۆ دروست بکات ئەوە لە ماوەیەکی کەمدا لەنجاوە لە جارانی قەرەباڵەختر دەبێت. ئێستا من قسە و گفتوگەکانم لەگەڵ خزمانی لەنجاوادا بەرەو کۆتایی دەچێت. لەگەڵ لالە حەکیم دانیشم و هەندێک بەسەراتی خۆشی زمانی ڕابردوو باز دەکەین. لالە حەکیم ئەڵێت لە کاتی گەنجیدا دەنگێکی خۆشیە بووە، بۆیە زۆربەی کات بە گۆرانی ئاهەنگی شایی دێکەی خۆیان و دێکانی دەوروبەری گەرم کردووە. لالە حەکیم گیان بەخێر بێ سەرچاوم یاخوا تۆش بەخێر بێ سەر چاوم چاوە خۆش بێ. تۆ لەنجاوایت بەڵێ لەنجاوە چۆن بووە ئەوەی بیستوتە شتێکمە باسکە لەسەر کۆنی لەنجاوە وەڵڵاهی کۆنی لەنجاوە ئەوەی من بزانم ئەوەی من بیستێتم خۆشی و ناخۆشی و خۆشی و ناخۆشی هەر خۆش بوو و ئیتر کەسی غەوارەشی تیان نەبووە غەوارەی و خزم و کەسوکار هەمووی کەس و کار و برا و برازای یەک بوون و خەرینی تیان نەبووە غەوارەی تیان نەبووە. لە 63 کە ئێمە پێشمەرگە بووین لەو لای قوشقایەوە کە پێڵێن ئەسپۆزین و هەنگێ لەوێ جەنابی کاکە حەمەی فەرەستە لەقمان بوو کاک ساڵە سەرپەر بوو کاغەفور بوو جاشێکی زۆری عەرەبی بە دوو ها زۆر ئینجا 3 و 4 تەیارە ڕەمیل یەک نین 3 تەیارە شەڕ بوو بە شەڕ حتا هاتنە بان شاخی داوڵاق و تەپەڕۆش لەوێ هاتین ئالێ حاج مستەفا هات بەسەر جەبەکارەوە کانێکە لەو جۆ پێڵێن کانی کەرم هات وتی بڕۆن مەڕێ بێرن سەری بڕن مەڕێکوان هاوت من خۆم چوون مەڕەکەم هاو لەگەڵ پێشمەرگەیەکی ترا لەگەڵ حەمەخانە چۆک حەمەخانە ناچی هەمەخان دارتوو بەڵێ چۆن حەمەخان حاجی خەسێ نای بڵێن بەخوا کوڕێکی چاک بوویسە نەخۆشە کوڕێکی ئازا و چاپک و کوڕێکی یاڕەبی خواشفای بە یاڕەبی خواشفای بە کوڕێکی چاک بوو لەگەڵ ئەوە چوین حیوانەکەمان ناوە سەریان بڕی حیوانەکەمان خۆی بۆ سەرچی لە شاخا هاتین چوینە باڕووی چوینە سەرزەل چوینە قەڵاسوورە هاتینە ئەو دێکۆنە عەسر لەوێ کاکە حەمەی فەرج فەرمووی نانێکمان بە پەلە بەنێ ئەڕۆی ئەمە هەر شەڕەیە نانێتر لێمە شەڕەکە جێما فەقەت لە قراخ و هات و لە دەربەنی خان و هات و لە گڵە زەردەوە هاتی ئەمە لە 63 63 من گەنج بوومە وەختەوە گەیشتە نەبووم ئومێدی زۆرە ئەرە وەڵڵا ئێسر ئومێدم ئەمەنە بە کوردایەتی هەیە بەقەت هەموو دنیا کە حەکیم تەمەنە چەنە وەڵایی تەمەنم من مالیتی 43 باش لا حەکیم پەیامی تۆ یا ئامۆژگاری تۆ بۆ خەڵک بۆ سەرکردەکان پیاژی بەتەمان ماندوو لە شۆڕشا چییە خەڵک چەند تەبابێت چەند بە یەکۆ بێ گرنگە وەڵڵاهی لە لای من وایە ئەگەر حەد باوا بێن لە بەحریشان ماچی شەڕ بکە حەد ناخۆشە حەد نەبێ شەڕ حەد تەبایی خۆشە حەد برایەتی خۆشە حەد ڕێکەوتن باشە لە مالیشە ئاژاوی تا بێ ناخۆشە نەک لە شۆڕشە بەتایبەتی ئێمە میلەتی کورد میلەتی کورد حەد بە تەبایی چونکە کە میلەتی کورد هەڵسا وتی نیام کوردستان نیام نەمان باشە ئیساکیە لە پاش تقریبان چەند ساڵ ئەگەر ئەمریکایە شوێنێ بیوتە کەرات یان وەڵی ئیم شەو باسی کردی وتێتی ئەمریکا باسی کردی وتی کەراتی شیمال یان کەراتی عێراق ئیساکیە تۆ ئەمریکا خۆی تۆ بتاتێت تیارە تاتێت لەسەر تەگات و باشە داوای چێقی پێم لە داوای چێەوە زەمان باشە وەڵڵا ئیشەڵا باشتری شەبێ فەقیر ئەگەر لە ناویەکە ڕێکەون ئەوە سەر لەسەر چاکە لە هەموو دنیا چاکترە باش بە گەنجی چۆن بووی چیت پێ بۆ تفانکە چی بووە وەڵایی تفەنگم پێ بوو ئەنگلیزیم پێ بوو 1-2 ساڵی ڕەشاشێکی برێنم پێ بوو ئەرەوەڵا ئەی لە گەنجێکی گەنجێکی زۆر قیتاڵ بوو ئارە بەو خوایەکەمە
لە شایشا زۆر گۆرانی بوتووە ئەرە بەخوا ینی ئێستا ئەرە بەخوا گۆرانێکە هات بەخوا لە شایشا زۆر گۆرانی بوتووە ئەرە بەخوا جارە لەگەڵ ئەو حەمەخانە یایی بەخێر ئەڵەن دەنگی زۆر خۆش بوو حەمەخان دەنگی زۆر خۆش بوو کەلیمەی باش نەزانی کەلیمە دەزانی بەخوا ئەو گۆرانیانە چی بووەتان کۆلای حاچی منی پەرشێ بۆ ئەمانوت باوی سەڵتانە و ماڵتانە وڵی تر ئەمان بوو دە وەختە بەخوا ئەمیش تەمەنمێ هەموو شتێک دەزانەوە هیچ شتێک لە بیر نییە شتێکمان بۆ بڵێ بە تادێت چێم بۆترێ بۆم ناوترێتەوە ناوچە لە شای کورە هەر بە پێشمەرگەیش کە گەینە هەرشی دەستیانە تو یاڵە من حمەکان گۆرانیوانە هەمووشی چونکە خۆی بۆ کاکباران بۆ وەنازان کێ بوو کێ بوو هەمووی خۆی بوو باسی ساحەڕەش ساحەڕەش ئامرهێز بوو سەرپەل بچی بوو سەرپەل بوو لەگەڵ ئێوە دوا بوو بە سەلق بڵێ سەرپەل بوو لە زۆر شوێن ناوی ئەم پیاوە هەیە ناوی ساڵحەڕەژەیە ساڵحەڕەش ساڵحەڕەژ وڵایی حەقە لە یەکێک لە حەقە لە ئەمریکاش ناوی بێ حەقە لە ئەمریکاش ناوی بێ کاکتاڵ پیاوێکی عاقڵ بوو پیاوێکی ڕێک و پێک بوو پیاوێکی حەتابرەی بەتوانا بوو لە قسە لە عاقلیا لە هەموو شتێک منمی بە پاشی هێشتوتانەتەوە وەڵڵاهی ساڵحەڕاش خوا لێ خۆش بێ مردووە ئەڵێن پیاوێ بووە هەمیشە مەسەرەن تەسیراتی لەسەر مامجلالە بووە لەسەر سەرکردەکانە بووە لەسەر هەموو شتێ بووێتی پیاوی چاک پیاوی وە کاکساڵ و عاقلی وە مامجلال و ئەوانی بەڕەحمەت بن وازان ڕێز وەڵڵاهی ڕێزیان ئەگرت و خۆشیان نەویست و ڕێزیان ئەگرت و ئیجا پیاوێکی بەتوانا و عاقڵ و قسە خۆش و حەزی لە مەسلحەتی عالم کردو و حەزی لە خۆشی عالم کردو قەت حەزی لە ناخۆشی نەکرد پیاوێکی خۆ دایم ڕوو خۆش دایم دەم بە پێکەنین ئەرە وەڵڵا پیاوی چاک ڕەحمەت لەو قەبرەی منمی خەڵکی خراپتانتیانە بەوە بەخوا باوەڕ ناکەم خراپمانتیابێ و باوەڕ ناکەم فەقی کورە هەر ئەژبێ فەقی خراپان شکرتیان نەبووە بە سەرزاری بە کەشفی نەبوو شکرد لەخوا بەجێ پایدار بگیلا لە حەکیم جان زۆر مەمنون مەمنوی ئەوم بەخێر بێن سەر چاوم زۆر مەمنون سەر لەنجاوە لە دوورەوە لە نێو کەشی سەوزی بارەدا لەنجە و لار دەکات هێشتا تەوژم و هەڵمەتی دنیای نوێگەری و لە دەستدانی سیمای زاڵی دێی ڕاستەقینە لەنجەی ئەم دێی نەشێواندووە سەرەڕای نزیکی لە شار هێشتا سەقف و لاشەی بەشێک لە خانوەکان گوڵ و قسڵی کۆنە و مەڕداری و کشت و کاڵکردن پیشەی سەرەکی دانیشتوانی دێکەیە هاوکات سیمای تەلبەند و مامەڵەی فرۆشی زەویزار لەم دێدا بەی شێوەیەک بەرچاو ناکەوێت هەرچەندەم دیاردەیە تەواوی دێکانی دەوروبەری سلێمانی گرتوێتەوە ئەمەش خاڵی هەرەگەشی دێکەیە و دەکرێ بە ئەنجامدانی هەندێک پرۆژەی خزمەتگوزاری سەر لە نوێ دێکە ئاوەدانی جارانی بۆ بگەڕێتەوە وشن دست کردی کردگار وشکم نانوی ونی فوتوگراف ونی شیرینی